شەوی ڕابردوو کاتژمێر 1:40 بۆ کاتژمێر 2 شەو ئەو پاشماوەی موشەکە لێرە کەوتۆتە خوارەوە. طبعا سەرەتا یەکەم کەس من بەرە بەیانێکی هاتم کە خاوەن ئەو باخە هەر ناسیای خۆمانە تەلەفۆنی کردی گوتی شتێکی وا لە حەوشەکەمان کەوتووە، ئێمە ناوێرین نزیکی بین وەرە سەیریکەن کە هاتم هێشتا دوو کەڵوشتی وای هەر لە هەردەستا. دیارە ئەو یەکێک لەو موشەکانی شەوی ڕابردووە کە لە ئاسمان بە پێکێنراوە لە بەشی پێشەوەی دیارەکە شوێنی ساسمە و ئەوانەی پێوە دیارەکە پێکێدراوە. سپاس بخوا کە زەرەریجی هەم ژیانی هەم مادیشی نەبووە، بەڵام ئەوەندەیە دڵە ڕاوچێکی زۆر لە ناو خەڵکی گوندەکەمان دروست بوو، بە تایبەتی لە بەرەبیان تا ئەو کاتشکە من قسە بە جەنابتانەکەم. بەڵێ لە دوێنێ شەو کاتی کەوتنە خوارەوەی هیچ دەنگێکی هاتیان هیچ ڕۆناکێشیا بوو؟ بەو شێوەیە نەبوو، لە بەرەوەی تەنها قەبارەکەی کەوتۆتە خوارەوە لە ئاسمان سووتێنراوە، ئەوە باروپشتەکانی لە ناو نەماوە. تەنها لە نزیک ماڵم چەند نزیکەی 150 مەترێک لێرە دوورە نزیکم دەرگە و پەنجەرەشیوا لەرزی و هەستمان پێکردووە، ئەگەر دەنگەکەی بەو شێوە نەبوو تا بەرەبیان زۆر بێ خەڵکی هەر نەیزانی وەکو کەوتۆتە خوارەوە.